ئومێد بەخێر بی ینی هەندێکتر خەڵک خەڵەسێ بەخێوکردنی ئاژەڵ بەڵام زۆربەی کاتۆ لەسەر جادەیەک لەسەر شەقامێکەوە تێپەڕی بە تایبەتی لە ڕێگە سەرەکیەکان لە شوێنێکا تێپەڕی بۆن ئاژەڵێک سیارە لیا و دار بۆتەوە ینی ئەمە چۆن ئێوە کوڕێکراوەکەتان مامەڵی لەگەڵەکەن و چۆن هەوڵتان داوە کە ئەم حاڵەتانە وا بکرێت کە ئەم ئاژەڵانە کۆ بکرێنەوە لە شوێنێک بەخێوە بکرێن. بەڕاستی ئەمە کێشێکی زۆر گەورەیە لە وڵاتی ئێمەیە خۆی چەند هۆیەک هەیە بەڕاستی بۆ ئەمە یەکەمیان کەم تەرخەمی حکوومەتە لەبەروی هیچ بەرنامە و استراتیژیشی دانە ناوە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاژەڵی بەرەڵا دووەمینی بەخێو نەکردنی و ئاژەڵان لەلایەن هاوڵاتیانەوە خۆتەزانی وڵاتی ئێمە ئاژەڵ کەم بەخێوەکە بە تایبەتی ئێمەش کێشەمان هەیە لە زۆری ئاژەڵی بەرەڵا بە تایبەتی سەگ و پشیلە سێمینی دانی کۆمەڵایەتیە بەڕاستی دانی کۆمەڵایەتی ئێمە لە کۆمەڵگەیشی ئیسلامی هاژین لەبەر ئەوە مۆزوعی سەگ و پشیلە ئەو سەگەکە لە کۆمەڵگەی ئیسلامی ئەی پشیلەکە سەگ لە کۆمەڵگەی ئیسلامیە زۆر غەدری دێکراوە بەڕاستی ئەمە بابەتێکی کە ئێمە نامانێت باشەوە بەس تەنیا سەگەوە ئەڵێن حرامە لەبەر حرامەیەکە ئەی ئاژەڵەکانی تر ئەوانەی تر ئاساییە بەڵێ خۆی دایمەن هەموو بابەتێک دوو لایەنی هەیە لایەنی باش و لایەنی خراپی هەیە ئێمە لایەنە باشەکە چییە؟ ئێستا با بچینەوە بیدایەتی مۆزوعەکە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ساڵانە لە ڕێگەی ڤێترنەری سلێمانیەوە 5,000 ئاژەڵی بەرەڵا ئەکوژێ ساڵانە بە شێوەیەکی نامرۆڤانە ئێمە بەلای ئێمە ئەمە ئەکوژن بەڵێ ئیکوژن بۆ ئەیکوژن لە کوشتن یان لە ناوبردن کوشتن یعنی کوشتن لە نابردن هیچ فەرقی نییە بە حەبێک لە ناویانە بن کە حەبەکە لە زۆربەی وڵاتەکان قەدەغە کراوە ئەو حەبەکە ئێرێ بۆ ئاژەڵات تقریبا ماوەی نیو سعات بۆ سعاتێکە خەیانەتە جانی لە دەستەدا ئەمە تیمانە بۆچی لەناو بۆچی کوژن ئەم ئاژەڵانە لەبەر ئەوەی جێگەیان نییە لەبەرەوەی بەرنامەیەک نییە بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەوان بەم شێوەیە چارەسەریەکەن بەڵام ئێمە بە دیلمان هەیە ئێمە ئەتوانین پەداگەیەک بۆ ئاژەڵی بەرەڵا دروستکەین بەڵام ئێمە ئەوە ڕێکخراوێکی ئەوە دەوڵەمەند نین تا بتوانین لەسەر ئەرکی خۆمان لەسەر پاری خۆمان ئەم کارە بکەین ئەمە کارێکی گەورەیە بەڕاستی بێ حکوومەت هاوکاری بکە ئێمە ئیشمان بۆ کردووە و زەویش تەرخان کراوە بەڵام لەسەر چەند خاڵێک ماوەتەوە کە لەگەڵ ڤێترنەری سلێمانی ڕێک بکەین بۆ ئەوەی ئالەتی بڕۆگرنەکەی بەڵێ کاگومێت تۆ باسی لەوە کرد کە ینی بەرنامە نییە بەڵام چۆن ینی هۆشیاری کۆمەلگات تا چەند گرنگی کاری لەسەر بکرێ ئەرکی ڕێکخراوەکان چیە بۆ حاڵەتێکی وە بۆ ئیشێکی وە باسەکەی ئەرکی ڕێکخراوەکان ئێمە ئەتوانین ڕێنمایی بین بە حکوومەتی هەرێم ئێمە ناتوانین تەداخلی ئیشی حکوومەت بکەین بەڕاستی ئێمە ڕێکخراوی NGO ئێمە بەرنامە و پرۆگراممان هەیە ئەتوانین ڕێنمایی بین بە حکوومەت بۆ نمونە تۆ ئەبێت لە تەمەنی مناڵیەوانەیە لە سەرەتاییەوە لە قۆناغی سەرەتایی ئەو مناڵانەی خۆت ئەو وا ڕابێنی کە بەزەیان بە ئاژەڵا بێتەوە ئاژەڵ هەرەوە نییە بەزەیت کار بێتەوە ئەمە خۆی سامانی نەتەوەیە بەڕاستی تۆ ئەگەر لە مناڵی ئەو مناڵەوە پەروەردە بکەی کە ئاژەڵی خۆش بێت و هەز بە مەسئولیت کا بەرامبەر بە ئازاری ئاژەڵ نەدا ئەو کاتە بە شێوەیەکی تەندروست ئەو مناڵانە پەروەردە ئەکەی بۆ ئەوەی لە دوا ڕۆژە ئازاری ئاژەڵ نەدەن و بە سامانێکی نەتەوەیی بزانن ئەمە یەکەم دووەمینی ڤێترنەری سلێمانی ڤێترنەری سلێمانی پێویستە ینی بەسەر ئەو مادانەیە بچێتەوانێک کە لە یاسای عراقیە هەیە و ئەمان پەیڕۆی ئەەکەن مادەی 48 لە یاسای عراقی تایبەتە بە لە ناوبردننی سەگ و پشیلەی سەر جادە ئەوانەی کە بەڕان کە پێشتر ئاماژەم پێدا ئەبێت حکوومەتی هێرم ئیش بۆی ئاسایە نەکات ئێمە جیاوازین لەگەڵ حکوومەتی عراقی ئێمە کۆمەلگاکەمان بەرەو پێشتووە زۆر ینی بەڕاستی ئەبێت مامەڵە لەگەڵ ئاژەڵا بگۆڕین باش خاڵێکم کە باست کرد لەسەر منداڵ و لەسەر خەڵکیانی ئاژاڵیان خۆش بێ ئەکەوێتە خاڵی ینی ئەوە کە کۆمەڵگە وای لێ بکەم مەسەڵەن کۆمەڵگە
ئاژەڵی خۆش بێت بەڵام ڕێنمایی حکوومەت ئێوە چۆن ڕێنمایی حکوومەتەکەن بەس لەوە کرد کە ئێوە کاری ئێوە یان ئیشەوەی ڕێنمایی حکوومەت بکەن بەچی پرۆژە و بەرنامەتان هەیە بۆ پێشکەشی حکوومەت بکەن ئارسی حکوومەت بکەن کە ڕێنماییان بکەن بەڵێ بەڵێ ئێمە بەرنامەمان هەیە ئێمە بەرنامەیەوە چی بووە ئێوە کارتان لەسەر چی کردووە زیاتر ئێمە یەکەم هەدەفی ڕئیسیمانەوەی کە پەناگێک بۆ ئاژەڵ دروست بین لەبەرەوە بەڕاستی کێشەی گەورەیە وەکو بەرنامە و پرۆگرام بۆ پەروەردە ئێمە بە کتابی ڕسمی داواکاریەکانی خۆمان و ڕێنمایەکانمان یاوەتە پەرلەمانی کوردستان پەرلەمان بەڵێ پەرلەمانی کوردستان ئەوە پەرلەمانی کوردستان وەڵامیان چی بۆ بۆیە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە ئێمە ڕێنمایی و بەرنامەمان داناوە بۆ پۆلیسی دارستان پۆلیسی دارستان بەڕاستی ئەرکی خۆی نازانێت پۆلیسی دارستان ئەبێ ئەو کەسانی کە لەوێ کار ئەەکەن یەکەم شت ئەوەیە مهینەکەی خۆی خۆش بێت یعنی بێ پۆلیسی دارستان جیاواز بێت لەگەڵ پۆلیسی ئاسایی مەبەستان چیە لەوەی کە پۆلیسی دارستان ئەرکی خۆی نازانێت ینی ئەرکی خۆی بەرامبەر ئاژەڵەکە نازانێت کە ئامانجەکانی نازانێت من خۆم ڕۆشم لە پۆلیسی دارستانم پرسیوە وتومەتەوە بۆچی پۆلیسی دارستانی وتێتی نازانم بۆچی پۆلیسی دارستانم ئەمە نمونێ پەیڕۆ و پرۆگرام ناتوانڕێ ئەمانی ینی تامیم کرێ بەسەر هەموو ئەو کەسانی کە پۆلیسی دارستان ڕەنگە تۆ چوبیتە شوێنێک و کەسێک لێو بێ ئاستی خوێنەواری یاخود ئەوتوان ینی ئاستی بیرکردنەوەی لەو مستەوایە نەبووێت کە باز لەسەر مافی ئاژەڵی لەگەڵا بکێڕ بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی سێری پۆلیسی دارستان بکە ڕەنگە خەڵکانێکی زۆر باشیان تێدا بێت وانە ڕاستەکەی وەکو پێم وتێ ئێمە زۆر دانیشتمان لەگەڵ کردوون وا بڕیار بوو کە ئێمە هەندێک خولیشیان بۆ بکەینانەی لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵێکی چکە ئەوان زیاتر احتکاکیان لەگەڵ ئاژەڵی چێویا هەیە و چۆنەتی ڕزگارکردنی هەر ئاژەڵێک ئەگەر تووشی ڕووداەک بێ و هەروەها خۆشیان بەڵام بەڕاستی وەکو ئێمە بینیمان هیچ شارەزاییەکیان نییە لە بابەتی ئاژەڵ پارێزی و یا ڕزگارکردنی ئاژەڵی شێوی و مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵی شێوی و هەروەها ئاگر کوژانەوەش لێ پۆلیسی دارستان شارەزای بێ لە ئاگر کوژانەوەشە و پێداویستیان نییە بەڕاستی تۆ پۆلیسێکی دارستان نەری بۆ ئەو شاخە هیچ پێداویستێکی پێ نییە لە تەنیا چەکەکەینە بەڵام تۆ ئەم بابەتە کاک ئۆمێدیانی هەز ناکەی کە پێویستە حکوومەت ئەم بەشی کە لە دروست کردو بەناوی پۆلیسی دارستان ڕێنمایی و ڕایەنەری معنی ئەو بابەتیان بۆ بنێرە تاوەکو ڕێنمای زیاتریان باتێ لەبارەی ئەوەی کە ژینگە چۆنە پارێزی ئاژەڵ چۆنە پارێزی ڕاستەکەی خۆی ئەرچی حکوومەتە بەڵام ئەرچی ڕێکخراوەکانیشە دای من ڕێکخراوەکان تاواکەری حکوومەتە بەڕاستی ڕێکخراوی NGO لە هەموو وڵاتەکانە دەوری ئەوەیە کە هاوکاری حکوومەتەکە بۆ تاواکردنی ئەو کارانی کە نوقسانی یعنی کەم و کورتی هەیە ئێمەش ئەو کەم و کورتیانی کە لە پۆلیسی دارستانە بینمانە هەموویمان بە شێوەیەکی زۆر جوان و تەفسیلی پێشکەش کردو بە پەرلەمانی کوردستانەوە بۆ ماوەی ساڵ زیاترە بەڕاستی ئێمە هەدەفمانەیە پۆلیسی دارستان بچێتە ئاسی ئەو ئاسی کە بتوانین متمانەی پێ بکەیت ئێمە ئامادەین ئەو ڕێکخراوەکەی خۆمان ئەگەر حکوومەت هاوکاری بکات ئێمە خولیان بۆ بکەینەوە لەسەر چۆنەتی مامەڵەکردن لەسەر لەگەڵ ئاژەڵی شێوی و چۆنەتی ڕزگارکردنیان و دابینکردنی پێداویستەکان ئەگەر بجێکی دیاریکراو هەبێت ئێمە ئەتوانین لە دەروی وڵات ئەو پێداویستانی کە ئەوان پێویستە پێیان بێت ئێمە ئەتوانین بۆیان دابینکەین باش لەسەر مافی ئاژەڵ قسە بکەن لە هەرێمی کوردستان شتێک هەیە بەناوی مافی ئاژەڵەوە بەداخەوە دەخێر نییە هەر نییە یان هەر نییە لەوانەیە لە لای چەند کەسێک یانی چەند کەسانێک هەبێ بەڕاستی باشەمە کاری کێ کە خەڵک هۆشیار کاتەوە لە مافی ئاژەڵ یان خۆتان باس لەوەتان کرد کە حکوومەت ڕێنمایی یان ڕێنماییان حکوومەت حکوومەتان ئاگادار نەکردێتەوە لەوە کە ئەبێ شتێکە بێت بەناوی مافی ئاژەڵەوە ڕاستە پرسیارەکە زۆر جوانە مافی ئاژەڵ لە هەرمی کوردستانان نیە بەداخەوە لەبەر ئەوەی تۆ کاتێک دەتوانیت ماف بی بەچێت کە یاسا و ڕێسات هەبێت یعنی ئێمە هیچ جاسایەک باش لێرە یاسا و ڕێسامان نییە یاسامان نییە بۆ پاراستنی ئاژەڵ یاسامان هەیە لەگەڵ یاسایەک هەیە لە پۆلیسی دارستانە کە ئەڵێ ڕێ لە ڕاوکردن بگرە بەڵام تەفاسیلی یاساکە ئێمە نایزانین چۆن چۆنیە و ئایا سزادانەکەی چۆن نیە بۆ نمونە لە دەرەوەی باس لەو یاسایەکە ینی یاسایەکەیە بۆی کە خەڵک نابێت ڕاو بکات ئەمە خۆی ینی شتێک نییە کە بۆ پژگیری لە پاراستنی ئاژەڵانی کوردستان یا
یاسایەکی لەم شێوە پێویست نییە بۆی کە بۆ ئاژەڵی بەرەڵایە خوددا ئاژەڵانی کە لە کۆڵان و شەقامەکان هەن بۆی بپارێزرێن یاسایەکی لەم شێوە دەربکرێت هەنگاوێک نابێ بۆی کە سەرەتایەک بێ بۆ پاراستنیان بەڕای ئێمە نەخێر ئەوە هیچ تەسیر ناکات لە پاراستنی مافی ئاژەڵ لەبەرەوەی پۆلیس دارەتان وێچێک لە ئەرکەکانی ئەوەیە کە ئاژەڵی چێوی بپارێزی ئەوان باشی ئاژەڵی چێوی ئەەکەن باسی ئاژەڵی ماڵی نەکردووە و ئاژەڵی ماڵی پێویستی بە یاسا هەیە بۆی بیپارێزی بۆ نمونە شۆفێرێک لە ئاژەڵێکە لە سەرجادە چێ سزای ئەدات کێ بەرپرسەوە چێ بەرپرسەلەوە و دوای ئەوەش ئەو ئاژەڵە بە مردووی لە سەرجادەکە ئەمێنێتەوە کەس ناگرێت وای لێت بە شێویی زۆر ناشرین ئەمێنێتەوە هەروانە خۆشتی بڵاوکات و بۆچی شارەوانی وێترنەری لە هەڵمەتی کوشتنی ئاژەڵە چالاکن بەڵام لە هەڵگرتنەوەی ئاژەڵێکی مردوو لەسەر جادەکە چالاک نییە بەڕاستی بۆچی ئەوانە ناکات کاتە پێویستە چی بکرێن پێویستە یاسا هەبێ یاسا بۆ پاراستنی مافی ئاژەڵ مافی ئاژەڵ خۆ بەس ئەوە نییە تۆ لە پۆلیسی دارستانەوە بێ و پۆلیسی دارستان واجبی ئاژەڵی شێوی هەیە نەک ئاژەڵی ماڵی ئێمە هاوڵاتی ئەبێ مافی ئاژەڵ پارێزێ کۆمەڵگا خۆی ئەبێ مافی ئاژەڵ پارێزێ مامۆستا ئاینەکان ئەبێ مافی ئاژەڵ پارێزن لەبەر ئەوەی وڵاتەکەی ئێمە چۆن توانێت کۆمەلگاوە ئەو شاری تاک ووا لێ بکەی کە خەڵک ئاژەڵی خۆش بێ ئازاریان نەدا بەخێویان بکە لە چ شوێنە ینی ئێوە کوڕێکراوەکەتان چۆن ینی چۆن توانە مەرکە ببینن ئێمە زۆر نامیلکەمان هەیە بەڕاستی لەسەر ئەو بابەتانە لە هەندێک مناسباتە بە خۆڕایی ئین بە هاوڵاتیان و لە ئۆفیسی ڕێکخراوە ئەم بابەتانە بە نامیلکە ینی خەڵک هۆشیارە بێت بە نامیلکەی وەکو دەست پێشخەریەک هەر باشە هەر باشە چکە ئێمە وەکو پێم وتی ئێمە نە لە دەستوری هەرێمی کوردستان نە لە دەستوری عێراقی باسی پاراستنی ئاژەڵ نەکراوە ئێمە ئەمانەیە ئەم بێ بە مادەیەک لە یاسا و لە پەرلەمانەوە دەرچێت لە دەستورە بپارێزرێ ئێمە ناتوانین وەکو ڕێکخراوێک دەستکاری ئیشی حکومەتکەین و یاسا بچەسپێنین ئەوە ئیشی ئەوانن کە لە پەرلەمانە یاسا دەرەکەن ئێمە ئیشی خۆمان کردووە ئەوەیە کە یامانە بە پەرلەمان داوامان کردووە چەند یاسایەکی تایبەتی دەرکرێ بۆ پاراستنی مافی ئاژەڵ بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ ئومێد ڕەزا بەڕێوەبەری ڕێکخراوی ئاژەڵ پارێزان سپاس بۆ